بیرکاری پۆلی 11 زانستی کتێبی خوێندکار لاپەڕا 190 ڕاهێنانی ئاراستەکراو زاراوەکان ژمارە 7 بریتیە لە ژمارە 7 لە کام بەشە؟ لا بەشی ڕاستە یان بەشی خەیالیە؟ ئەوە بەشە ڕاستەکەیە، ئەوەش بەشە خەیالیەکەیە، کەواتە ژمارە 7 لە بەشە خەیالیەکەیە. پرسیاری 2 ژمارەکە بە پێی ئای بنووسە. دەبی ئەمن بزانم ئای یان ئی واتە کەم یەک، ئیماجینەری واتە ژمارە چی؟ خەیالی. کو بە پێی ئای دەینووسم؟ دەینم پێنجەکەی وەکو خۆی دەنووسمەوە، ڕەگی 100 دەکەمە ڕەگی کەم 100 دەکەمە ڕەگی 100 و ڕەگی کەم یەک، چونکە هەردەکە ڕەگی کەم 100. ئێستا ڕەگی 100 زۆر ئاسانە لە ژێر ڕەگ دەری بینم، سەدەکەی دەبیتە 10، کەواتە 5 لێکی دەدەم لەگەڵ 10 و لێکی دەدەم لەگەڵ ڕەگی کەم یەک واتە ئی یان ئای، هەمووی دەبیتە 50 پیتەکە. ئیماجینەری. ئێستا پرسیاری 3 دیسان 16 دەکەمە، بە نیوەکەی وەکو خۆی بنووسمەوە، 16 دەبیتە کەم 16 بێگومان یەکسان دەبی بە 16 و ڕەگی کەم یەک، ئەوجا 16 لە ژێر ڕەگ دێتە دەرێ دەکات 4، چارەکەی کە لێک دەدەم لەگەڵ نیو دەبی بە نیو، چونکە 4 ئەوها کە لێش دەم لەگەڵ نیوەکە دەکەویتە ژێرە، کەواتە وەکو ئەوەیە 4 دابەشی 2 دەبی بە 2، دەبیتە 2، ئەوجا واتە 2 پرسیارەکە ئەوها لێ دێ 2 ئای. پرسیاریش 4 ئەو 32 بکەمە ژمارەک، کەمەکەی دەینمە خوارێ جارێ هەروەکو خۆی، 32 دەکەمە 16 جاران 2 و کەم یەکیش، هەمیشە کەم یەک لەگەرە، چونکە کەمەکان لێرە نانووسمەوە هەتا بزانم ئەو کەم یەکە دەبیتە پیتی ئای. 16کەی لە ژێر ڕەگ دەینوە دەرێ یەکسان دەبی بە 4، کەمەچی لە پێشە بێگومان، بەڵام ڕەگی 2 ناتوانم ناینوە دەرێ، هەر ئەوهای لێ دەهێڵمەوە و پیتی ئای، ئەوجە پیتی ئایەکەی دەینم لە تەنیشت چارەکەی دادەنێم، ئەوهای لێ دێ 4 ئای ڕەگی 2 ڕەنگە باشتر بی، ئەوها دەینووسم ڕەنگە جوانتر بی. پرسیاری ئێرە زۆر ئاسانە، یەکسانە بە ڕەگی 144 و ڕەگی کەم یەک، 144 لە ژێر ڕەگ کە دێتە دەرێ یەکسانە بە 12 پیتی ئای. هاوکێشەکە شیکارکە. شیکاری ئەو هاوکێشەی زۆر ئاسانە، هەردوو لای هاوکێشەکە ڕەگی 2 جا وەردەگرم، لای چەپ یەکسانە بە x، لای ڕاست دەبیتە کۆ وەکەم ڕەگی 9 لێکی بدەم لەگەڵ ڕەگی کەم یەک، ڕەگی 9 3، کەواتە x یەکسانە بە کۆ وەکەم 3 پیتی ئای یان ئی، ئەوهای لێ دێ 2 ڕەگم بەدەست هات یەکەچیان کۆ 3 ئای یەکەچیان کەم 3 ئای. لێرە هاوکێشەکە شیکارکە، پێش هەموو شتێک ئەو 72 کە کۆیە دەیبەمە لای دەستی ڕاست، ژمارەکە یەکسان دەبی بە 2
x تواندوو یەکسانە بە کەم 72 ئەوجا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی دووی دەکەم هەتا x تواندوو بە تەنێ بمینێتەوە x تواندوو یەکسان دەبی بە کەم 7 دابەش دوو 3 12 دابەش دوو 6 ئێستا زۆر ئاسانە ڕەگی دوو جای هەردوو لای x بە تەنێ یەکسانە بە کۆوەکەم ڕەگی 36 و ڕەگی کەم 1 ڕەگی 36 واتە 6 x یەکسانە بە کۆکەم 6 و ڕەگی کەم 1 یەکسانە بە ئیماجینەری. پرسیاری 8 لای چەپ و لای ڕاست دابەشی چاری دەکەم هەتا x تواندوو بە تەنێ بمینێتەوە واتە هەردوو لە دابەش 4 کە هەردوو لام دابەشی چاری کرد x تواندوو بە تەنێ دەمینێتەوە یەکسانە بە کەم 4. ئێستا ڕەگی هەردوو لای وەردەگرم x بە تەنێ یەکسانە بە کۆکەم دوو ئیماجینەری ئەو های لێدێ لێرە 121 کە دەچیتە لای ڕاست x تواندوو یەکسان دەبی بە کەم 121 لەژێر ڕەگ هەردوو لە x یەکسانە بە کۆکەم 121 واتە 11 و پیتی ئیماجینەری چونکە 121 کەی دەکەمە 121 لەژێر ڕەگ و کەم 1 ئەو های لێدێ ئەوە تەواو بووم زۆر ئاسانە ئەو هاوکێشانە. بێمە لای بەهای x و y ببینەوە کەوا دەکەن ئەو یەکسانیە دروست بی هەتا یەکسانی دروست بی پێویستە بەشەکانی کە ژمارەی ڕاستن یەکسان بن ئەو بەشە بۆ وێنە لێرەش ئەو بەشە بێگومان ئەمە دەبی هەمیشە ئاگام لە هێمایەکەی بی ئەو هێمایی ئەو کەمە هێمایەکەی دەگەڕێتەوە لۆ ژمارە چاردە چونکە لە لای چەپیتی بەس بە کوردی ئەمە کە دەنووسین ئێستا ئەوانەی بە کوردی دەنووسن ئەوها دەنووسن چاردە دەکەویتە لای ڕاستی بەڵام لێرە بە لاتینی دەکەویتە لای چەپیان کەواتە ئێستا ئەمن کەم 2x یەکسانە بە چاردە کەم 2x یەکسانە بە چاردە ئەو هاوکێشەکەی شیکار دەکەم دابەشی کەم 2 دەکەم هەردوو لە هەتا x بە تەنێ بمینێتەوە ئەوجا x بە تەنێ دەمینێتەوە یەکسان دەبی بە کەم هەمیشە ئەگە یەک کەمم دیت ئەوە هەر کەم دەبی هەبی چونکە ئێستا لەو لای یەک کەمی دەبین ئەو دوو کەمە لەگەڵێک دەبنە کۆ دەبیتە کەم 7 x یەکسانە بە کەم 7 ئەوە ئێکسەکەم زانی ئێستا دێمە لای ئەوانی دی بەشە ئیماجینێریەکەی ئەو بەشیش کامەیە کۆ 6 ئای لێرەش ئەوجا ئایەکە یان بنووسم یان نەنووسم ئەگەر نووسیم لە هەردوو لای دەنووسم پاشان لای دەبم ئەگەر ناینووسم ڕەنگە باشتر وەبی نەینووسم بەڵام هەتا لێرە لەو لە لای چەپتەنیا دەنووسم کۆ 6 کۆیەکەشی ناوێ ئەوەی ڕاستی بی لای ڕاستیش کەم 24 پیتی وای ئێستا هاوکێشەیە شیکاری دەکەم هەردوو لای دەبی دابەشی کەم 24 کەم هەتا پیتی وای بەتەنێ بمینێتەوە لێرەش کەم 24 ئەوجا پیتی وای بەتەنێ ماوە لە لایەکەی دی دەبی کەم هەبی چونکە کۆیەک و کەمەکە هەمیشە کەم هەیە شەشی دابەشی 24 کەم یەکسانە بە 1 لە 4 ئەگەر پیتی وای کرد یەکەم 1 چارەک ئەو کات هاوکێشەکە هاوسەنگە. لێرە هەروە بەشە ڕاستیەکان کەم چارە لێرەش دەبی لە بیرم نەچی دوو بەشی ڕاست هەیە دوو بەشی ڕاستەیە هەردووچی دەبی بینم ئەمن کەم 4 و یەکسانە بە کەم 12x کۆ 8
ئێستا ئەو کۆهەشتەی بگوازمەوە لای چەپ. چی لێ دێ؟ لە کاتی کەم 12 ئێکسەکە دەمینێ، کەم 4 لەو لای و کەم 8 چونکە هەشتەکە دەچیتە لای چەپ هێمای دەگۆڕدرێ. ئێستا کەم 12 ئێکسەکەی دەنووسمەوە و کەم 4 و کەم 8 یەکسانە بە کەم 12 چونکە هەردووچیان کەمە ژمارەکان کۆ دەکرێنەوە هێمایەکەش کەمە. ئێستا هەردوو لای دابەشی کەم 12 دەکەم هەتا ئێکس بەتەنێ بمینێتەوە. کەواتە ئێکس کرایە 1. ئێکس ئەگەر 1 بوو، ئەگەر ئێکس 1 بوو ئەوە لای چەپ و لای ڕاست وەکو یەکە. سفرەکانی نەخشە ببینەوە، تێبینی من لەسەرەوەی نەدەبووە بنووسن سفرەکان، دەبا بنووسن ئەگەر ئەو هاوکێشەیە بەهایەکەی 0 بوو ئایا ئێکس چەندە؟ واتە جێیەکانی یان خاڵەکانی کە ئێکس 0 کە ببورن و وای 0 ئایا ئێکس چەندە؟ کەواتە ئەمن یەکسەر دەبیبینم لای چەپی هاوکێشەکە بکەمە 0 و هاوکێشەکەیشی کارکەم. ئێکس توان 2 کەم 12 ئێکس کۆ 45. گە لێرەشی کاری کەم ئێکس توان 2 کەم 12 ئێکس کۆ 24 یەکسانە بە 0. وابزانم ئەوها بوو. کەم 12 ئێکس کۆ 45 وها نەبوو، کۆ 45 کۆ 45. ئێستا چ دەکەم؟ تەمەشا دەکەم ئێرەی دەبی بکەمە دوو جایەکی تەواو. دوو جای تەواو مانای چییە؟ واتە ئێرە دەبی چەند بی، کو دەزانم ئێرە چەند بی، تەمەشای ئێرە دەکەم. ئەو ژمارەی لکاوە بە ئێکس. ئەگەر هێمایەکەم هینا نەمهینا هیچ کێشە نییە، چونکە دەیکەمە دووجا هەر هێمایەکە هەرچبی هەر پۆزیتیڤ دەبی. کەواتە ئەو ژمارەی دەینم 12 دابەشی 2 دەکەم یەکسانە بە 6. ئەوجە شەشەکەی توان 2 دەکەم یەکسانە بە 36. واتە لەو 45ی ئەمن تەنیا 36م پێویستە. بەشەکەی دی دەمینێت تۆ لە 45 دەی بەمە لای ڕاست. ئەوە گرنگە. ئایا 45 ئەگەر 36 لێ ڕۆیش چەند دەمینێ؟ 15 لێ بڕوە 9 دەمینێ. کەواتە ئەمن دەینم ئێستا 45ەکەی دەکەمە ئێکس تواندوەکەی وەکو خۆی دەنووسمەوە، کەم 12 ئێکس وەکو خۆی، 45ەکەش دەکەمە کۆ 36 یان 6 توان کۆ 36 و بەشەکەی دیکە کۆ 9 دەی بەمە ئەو لایەکەی دیکە دەبیتە کەم 9. ئەو های لێدێ. ئەو 36ش ئەوەی ڕاستی بی دەنووسم وەکو 6 توان 2 هەز دەکەم، زۆر ئاسانترە. ئێستا تەمەشای تەنیا ئەو دوو بەشەی دەکەم، ئەوە و ئەوە. ئێکسەچی لێرە دەنووسم، ئێرەش چونکە کەمە ئەمیش کەمی لە ناوەندی دەنووسم، 1 دانە 6ش دەنووسم. 1 دانە ئێکس و 1 دانە 6م نووسی، چونکە هەردووچیان توان دوونە، توان دووەکە دێتە ئێرە. لێرەش بێگومان کەم 9 هەیە دەینووسمەوە. ئێستا کە ئەو هام کرد دەتوانم هاوکێشەکەی خۆم ڕەگی وەربگرم. کە ڕەگم وەرگرت ڕەگی دووجا ئەو دووە لەگەڵ ئەو دوای دەڕوا ڕێگەکە نامینێ، تەنیا دەمینێ لە لای چەپ ئێکس کەم 6. لە لای ڕاستیش دەبیتە کۆ وەکەم ڕەگی 9 لێکی دەم لەگەڵ ڕەگی کەم 1. ئێستا زۆر ئاسانە. جارێ بەس تەمەشای لای ڕاست بکەم. ڕەگی 9 واتە 3 و ڕەگی کەم 1 واتە ئیماجینەری، پیتی ئیماجینەری. ئەوجە ئێستا لێرە وەکو خۆی دەینووسمەوە ئێکس کەم 6. ئەو کەم 6ش دەبەمە لای ڕاست
کەواتە x بە تەنێ دەبی بمینێتەوە چونکە شیکاری هاوکێشە ئەوها x دەبی بە تەنێبی شەشەکە دەچیتە لای ڕاست کۆکەم سێ پیتی ئای ئەوە هاوکێشەکەم شیکار کرد هاوکێشەکە دوو ڕەگی هەیە یەکەچیان شەش کۆ سێ ئی یان ئای ئەویت کە شەشکەم سێ پیتی ئیماجینەری ئەوە تەواو ئەوە بەو جۆرەی هاوکێشەکە شیکار کرا کەواتە گرنگترین شت ئەوەی ئەمن هاوکێشەکەی بکەمە دووجایەکی تەواو بیکەمە دووجای تەواو بێمە لای ئەو هاوکێشەیە دیسان لێرە ئێرانە بکەمە سفر x تواندوو ئەگەر هەر لێرە چاچی کەم بزانم دەتوانم x تواندوو کۆ 6x کۆ 34 یەکسانە بە سفر گەورە دەنووسرێ هەندێک جار گچکە دەنووسرێ x تواندوو کۆ 6x کۆ 34 یەکسانە بە سفر ئێرە دەبی بکەمە دووجایەکی تەواو تەماشای ئێرە دەکەم شەشی دابەشی دوو دەکەم یەکسانە بە سێ تواندوو واتە نۆ واتە لەو 34ەی ئەمن تەنیا نۆم پێویستە 34 نۆی لێ بڕوا چەند دەمێنێتەوە دەمێنێتەوە چاردە نۆی لێ بڕوا 25 دەمێنێتەوە دەچیتە بەرەکەی دیکە لایەکەی دیکە ئەو های لێدێ x لێرە x تواندوو بەتەنێ کۆ 6x کۆ 3 تواندوو ئەو های لێدێ ئێستا دەیکەمە ئەوها لێرە ئێکسەک لێرەش سەیەک لە ناوەندیشیان کۆ چونکە ئێرە کۆیە وابزانم کۆ بوو کۆیە ئێستا چ دەکەم یەکسانە بە کەم 25 کە ئەو شتانم هەموو زانێ ئەوجا ڕەگی دووجای هەردوو لای وەردەگرم ڕەگی دووجا و ڕەگی دووجا دەڕوا x کۆ سێ بە تەنێ دەمێنێتەوە لێرەش کەم و کۆ و ڕەگی 25 لەگەڵ ڕەگی کەم یەک ئەوجا x کۆ سێ یەکسانە بە کۆ کەم 25 و پیتی ئیماجینەری ئەو پیتە ئەو سێە دەچیتە لایەکەی دی بەرەکەی دی x بەتەنێ دەمێنێتەوە یەکسانە بە کەم سێ کۆ کەم 25 ئیماجینەری تەواو هەر ئەوەندە سفرەکانمان دیتەوە واتە ئێکسمان دیتەوە کە وای کردیە سفر ژمارەی ئاوەڵ بدۆزەوە ژمارەی ئاوەڵ زۆر زۆر ئاسانە واتە ئەو بەشەی خەیالیەی کە هەمە دژەکەی دەنووسم دژەکەی چییە ئەگەر کەم بوو کۆی دەنووسم ئەگەر کۆ بوو کەمی دەنووسم واتە ئاوەڵی ئەو بەشەی چییە کۆ نۆ ئیماجینەری بەڵام پێویستیش ناکە بنووسم کۆ تەنیا دەنووسم نۆ ئیماجینەری لێرە ئاوەڵەکەی چی ئەو بەشە ڕاستە وەکو خۆی دەنووسرێتەوە هیچ هێمایەکەی ناگۆڕم ئەوها بەشەکەی دی تەنیا هێمایەکەی دەگۆڕم یەکسان دەبی بە کەم 5 ئیماجینەری لێرەش هەروە ئەو بەشە ڕاستە هیچ هێمایەکەی ناگۆڕم کەم سێ بەشەکەی دی دەیکەمە کەم 8 ئیماجینەری ئەو های لێدێ لێرەش ئەو بەشە هەروەکو خۆیتی 6 بەشەکەی دی دەبیتە کەم ئەوها ئەوجا یەکەی لە چێ بنووسم لێرە بینووسم باشترە ئەو های لێدێ زۆر زۆر ئاسانە تەنیا گۆڕینی هێمایە لە کاتی دیتنەوەی ئاوەڵ بۆ ئەو ژمارانە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ژمارەکە بە پێی
ئیماجینەری بنووسە واتە 8 هەر وەکو خۆی دەنووسرێتەوە. ئێرەش دەبیتە ڕەگی 4 و ڕەگی کەمێک. ڕەگی 4 لە ژێر ڕەگ دێتە دەرێ یەکسان دەبی بە 2 و ئیماجینەریەکیش لە تەنیشتی پاشان 8 جاران 2 یەکسانە بە 16 ئیماجینەری. لێرە کەم 1 لە 3 کە هەر وەکو خۆیتی نابی دەستکاری بکرێ. کەم 1 لە 3 9 دەکا دەیکەمە 9 و دەیکەمە 10 و دەیکەمە کەم 1. ئەو جەنۆیەکە لە ژێر ڕەگ دەینمە دەرێ یەکسان دەبی بە 3 واتە کەم 1 لە 3 لێکی دەم لەگەڵ 3 ئەوها لێکدان دەڕۆن ئەو دوانە چونکە سەیەکە دەکەویتە سەرەیەکەچیان لە ژێرەیەکەواتە تەنیا کەم 1 دەمێنێتەوە. لێکدانی ئەو دوو بەشە تەنیا دەمێنێتەوە کەم 1 پاشان لێکی دەم لەگەڵ ڕەگی دەواتە کەم ڕەگی 10. ئێرەش بێگومان ئیماجینەریە واتە ئیماجینەریەکەی لێرە بنووسم باشتر وایە لە پێشەوە بینووسم واتە لێرە دەینووسم لێرە دەینووسم. ئێرە شەشەکە دەنووسرێتەوە 12 دەکەمە 4 جاران 3 جاران ڕەگی 1. چارەکەی لە ژێر ڕەگ دەینمە دەرێ یەکسان دەبی بە 2 لێکی دەم لەگەڵ 6 ڕەگی 3 بە هەر وەکو خۆی بمێنێتەوە و ئیماجینەریەکیش لێی دادەنێم. ئەوجا 6 جاران 2 یەکسان دەبی بە 12 ئیماجینێریەکە لێرە بی ڕەگی 3ش با لێرە بی ئەو هابی ئاسانترە. پرسیاری 21 پەنجایەکەی بکەمە چ باشە بیکەمە 2 جاران 25 واتە دەیکەمە 25 و 2 و ڕەگی کەم 1. 25ەکەی لە ژێر ڕەگ دەینمە دەرێ یەکسانە بە 5 ڕەگی 2 و ئیماجینەری یان خەیالی. ئەو خەیالیەش ڕەنگە لێرە دانێم ئاسانتر بی لێرە لای بەم. ئەوها باشە 5 هاوکێشەکە شیکارکە. ئەو هاوکێشەیە 49 دەبە مەلایەکەی دی x2 یەکسان دەبی بە کەم 49 کەم 49 ئێستا ڕەگی هەردوو لای وەردەگرم بێگومان کەم 49 یەکسانە بە x یەکسانە بە کۆ وەکەم 49 و ڕەگی کەم 1. 49ش لە ژێر ڕەگ یەکسانە بە 7 واتە x یەکسانە بە 7 ئیماجینەری ئەو های لێدێ. زۆر ئاسانە. هاوکێشەکە 2 ڕەگی هەیە یەکیان کۆ 7 ئای یەکیان کەم 7 ئای. لێرە هەتا هاوکێشەکەشی کارکەم پێویستە دابەشی 5 کەم هەردوو لا هەتا x2 بە تەنیا بی دەبی بە تەنیا بی x2 ئەو کات یەکسان دەبی بە کەم 8 دابەش 5 8 دابەش 5 1 جاران 5 5 30 دابەش 5 6 ئەو های لێدی. ئێستا لە ژێر ڕەگ هەردوولا ڕەگی x توان هەر ئێکسا کۆوەکەم لێرەش 16 لە ژێر ڕەگ دێتە دەرێ یەکسانە بە 4 بەڵام ئیماجینەری. ئێرە 27ەکەی ببە مەلایەکەی دی 3 x توان یەکسانە بە کەم 27 هەردوو لای دابەشی 3 کەم x توان یەکسان دەبی بە کەم 9 ئێستا ڕەگی وەرگرمی هەردوو لای x یەکسانە بە کۆ کەم 3
ئیماجینەری. ئێرە هەردوو لای هاوکێشەکەم دابەشی نیوی بکەم. لە کاتی دابەشکردنی هاوکێشە بەسەر نیو وەکو ئەوەی وایە هاوکێشەکەت لێک دابی لەگەڵ نیو، چونکە دابەش لێک دابی لەگەڵ دوو، چونکە دابەش نیو هەروەکەوەی لێکدانە لەگەڵ دوو. هیچ کێشە نییە. کەواتە ئێستا x²2 لێرانە کەم 32 لێکی بدەم لەگەڵ دوو، چونکە دابەشی نیو ئەو هەیە. ئەوجا x²2 یەکسانە بە کەم 64. ئێستا ڕەگی هەردوو لە x بەتەنێ یەکسانە بە کەم کۆوەکەم ڕەگی 64 واتە 8 و ئیماجینەری لە تەنیشتی. ئەوە تەواو بووم لەو جۆرە پرسیارانە. هەردوو بەهای x و y ببینەوە کەوا دەکەن ئەو یەکسانیە دروست بی. وابزانم ئەوانە چاک کردیان چام نەکرد. لێرە تەمەشا دەکەم بۆ وێنە لایە ڕاستەکە کۆ x و کەم 5 لێرەیە، لە لایەکێدی لایە ڕاستەکە چ هەیە؟ کۆ 4. واتە هەمووی دەنووسمەوە x کەم 5 یەکسانە بە کۆ 4. کەم 5ەکەی دەبەمە لایەکەیدی یەکسان دەبی بە کۆ 5 واتە x یەکسان دەبی بە 9. ئەوجا هەردوو لای دابەشی 9 دەکەم x یەکسان دەبی بە 1. ئەگەر x 1 بوو ئەوە یەکسانن ئەو دوو لایە ڕاستە. ئەو جارەی بەشەکەی دیکە بەشی y یان بەشی ببورن بەشی i، ئەو بەشە بەشی ئیماجینەری لەگەڵ ئەو بەشەی پیتەکەی نانووسمەوە پیتی i کە پیت نییە بەخۆی ئەوەی ڕاستی بی، ژمارەیە ڕەگی کەم یەکە، کاتە تەنیا دەنووسم y یەکسانە بە کەم 12. چونکە ئەگەر بشنووسم ئیماجینەری لەگەڵ یەک دەڕۆن، دابەشیان دەکەم دەڕۆن، هیچ نامێنێ، کاتە هەروەکەوەیان نەمنووسی بی. ئێستا وەکو ئەوەی وایە تەواو ئیدی بەخۆی هاوکێشەکە شی کارکرا. ئەگەر وای کرد یەکەم 12 ئەوە یەکسانن، ئەگەر نا یەکسان نابن. تەواو. پرسیاری 27 دیسان دەینم تەمەشای بەشە ڕاستەکەی دەکەم. ئەوە لێرە هەمووی بەشە ڕاستەکەی، لێرەش کەم 20 هەمووی بەشە ڕاستەکەی، واتە 5x کەم 1 یەکسانە بە کەم 20. ئێستا ئەو هاوکێشەی ئاسانترین شتەوەی دابەشی 5 کەم هەردوو لە هەتا لەو 5ەی ڕزگارم بی دەبیتە چ؟ دەبیتە x کەم 1 یەکسانە بە کەم 4. ئەوجا ئەو کەم یەکەش ببەمە لایەکەیدی x یەکسان دەبی بە کەم 4 کۆ 1. x یەکسانە بە کەم 3. ئەگەر x کەم 3 بوو ئەوە هەردوو لا دەبنە کەم 20، کەواتە ڕاست دەردەچی. ئەو جارەی بەشەکەی دیکە بەشی خەیالیەکە کۆ 3y یەکسانە بە کەم 15. دابەشی سێی دەکەم هەردوو لە کەم 5. ئەگەر وای یەکسان بوو بە کەم 5 ئەوە هاوسەنگیەکە دروست دەبی، ئەو دوو بەشە یەکسان دەبن. پرسیاری سفرەکانی نەخشە دیسان ئەو نەخشانە ئەگەر ئێرە بکەمە سفر هاوکێشەکەی شی کارکەم x² کۆ 2x کۆ 3. x² کۆ 2x کۆ 3 ئەگەر یەکسان بوو بە سفر ئایا x چەندە ئەو کات؟ ڕێگەکان ببینەوە. لێرە چ دەکەم؟ پێویستم ئەوەیە، پێویستم پێیە دووجایەکی تەواو دروست بکەم.
دوو جای تەواو دووم هەیە دابەشی دووی دەکەم یەکسان دەبی بە یەک توان دوو هەر یەکە کەواتە تەنیا پێویستم بە یەکە لێرە سێم هەیە یەکەچی وەردەگرم و دووەکەیدی دەبەمە لایەکەیدی کە یەکسان دەبی بە کەم دوو x توان دووشم هەیە لێرە و کۆ دوو ئێکسم هەیە و کۆ یەک توان دوو ئەو هەم هەیە. ئێستا دوو جای تەواوم دروست کرد واتە دەتوانم شیکار کەمەوە و کێشەی ئێکسە چی دەنووسم لێرە شیەکی دەنووسم چونکە لێرە کۆیە ئێرەش کۆیە یەکسانە بە کەم دوو هەروەکو خۆی دەنووسرێتەوە لێرە. ئێستا زۆر باشە دەتوانم ڕەگی وەرگرم کە ڕەگی وەردەگرم ڕەگی دووجا تەنیا x دەمێنێتەوە لەگەڵ یەک x کۆ یەک یەکسانە بە کۆ وەکەم ڕەگی دووش دەتوانم بنووسم وەکو ڕەگی کەم دوو وەکو ڕەگی دوو و ڕەگی کەم یەک. ئەوجا چ دەکەم ئێستا ئەو ئێکسەش ئەو یەکەش دەبەمە لایەکەیدی کەوا بۆ ئێکس لێرە بە تەنێ بمێنێتەوە باشترە کە ئێکسم یەکەکەم بردە لایەکەی دەبێتە کەم یەک کۆ وەکەم ڕەگی دوو و ئیماجینەری ئەوجا ئەو ئیماجینەریەی لە پێش ڕەگی دوو بنووسم ڕەنگە ئاسانتر بی x یەکسانە بە کەم یەک کۆ کەم ئیماجینەریەکە لێرە و ڕەگی دوو ئەوها بینووسم x دوو ڕەگی هەیە یەکیان کەم یەک کۆ پیتی ئای ڕەگی دوو ئەویت کە کەم یەک کەم پیتی ئای ڕەگی دوو زۆر ئاسانە ژمارەی ئاوێتە ئەگەرە من پەلەپەلی نەکەم هەنگاو بە هەنگاو هاوکێشەکانی